بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت بنیادگارفایە خۆمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتان ئەبم بۆ باسی ڕۆژ میوانەکەشم بە سوپاسەوە لە هەولێر ئامادە دەبێت. میوانی ئەم شۆم بەڕێز کاک شاخەوان عەبدوڵڵایە پەرلەمانتاری بڵین کورد لە پەرلەمانی عێراق، ئەندامی لیژنەی بەرگری ئاسایش و لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق ئیشمان بم لیژنەیەشە بێت و جێگری سەرۆکی فراکسیۆنی پارتی. مەبەستمان لەگەڵ جەنابیان لەسەر چەند پرسێکی دیاری کرا و گفتوگۆ بکەین. باس لەواکرێک کە لە ئێستادا هەوڵێک هەیە یاخود شاندێکی ئەمریکی و بریتانی لەگەڵ وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان دانیشتوون بۆ ئەوەی پێشمەرگە بڵاوە ینی بڵاو بکرێتەوە لە کەرکووک و لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم. ئایا ئەم هەوڵانە بەکوێ گەیشتون و ئایا ئەبێ ئەمە بە چ میکانیزمێک بکرێەوە؟ ئایا ئەم پرسە تا چەندە لە بەرژەوەندی کووردە؟ چونکە باس لەواکرێت هێزی پێشمەرگەی کوردستان لە ماوەی جەنگین لەگەڵ داعش نزیکی 2000 شەهیدی داوە، نزیکی یاخود زیاتر لە 10,000 بریندار هەبووە جگە لەو هەموو معاناتەی کە تووشی خێزانەکانیان بووە، بەڵام لە ساتێک لە ساتەکانە پشتەکرێتە پێشمەرگە. ئێستا دیسانەوە هەڕەشە و مەترسی داعش دەرکەوتوتەوە. ئایا دیسان پێشمەرگە نابرێت بۆ ئەوەی لەوێ شەهید بکرێت و وە لە نەتیجەشە کە پاکەکرێتەوە دیسانەوە ڕادستی حەشتی شعبی و هاوتاکانی بکرێت؟ کورد دەبێت چۆن بچێتە ناو ئەم پرسەوە؟ مەبەستمە قسە لەسەرەوە بکەین کە ئایا دۆخی ئێستای کەرکووک چۆنە و تا چەندە لە ڕووی ئەمنی و ئاسایش و لە ڕووی ژیان و ژێواریەوە شارێکە بۆ ژیان دەشێت، هەروەها بۆ خورماتوش. قسە زۆر لەسەرەواکرێت کە حکوومەتی عێراقی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بەرەو پێشچوون هەبوو لە گفتوگۆکانیان وەگەڕانەوەی پێشمەرگەشێکێکە لەو پرسانە کە لە زمنی ئەو باسەیە و ڕێککەوتون لەسەری چکە سعد الحەدیسی وتەبێژی حکوومەتی عێراقی ئاماژەی بەوە داوە کە لەژێر هیچ فشارێکی نێودەوڵەتی ئامادە نین کە پێشمەرگە بەرنەوە و ناوچانە، بەڵام کەی بەرژەوەندیە نیشتیمانیەکانی عێراق پێویستی کرد هێزی پێشمەرگە وەکو بەشێک لە منزومەی ئاسایش و بەرگری عێراق وا ئاماژەی پێدا ئەچنەوە و ناوچانە. من زیاتر ناڵێم، بێگومان کاتە بۆ قسە لەسەر بڵین سکاڵاکەی سەرۆک کۆماریشەکەین سەبارەت بە بودجە. کاک شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە هەولێرەوە لە گەڵمانی سوپاس بۆ جەنابەت. مێلە و پرسیارەوە دەست پێ بکەم، گەڕانەوەی پێشمەرگە بۆ کەرکووک و ناوچە کوردستانیەکان تا چەندە پرسێکی جددیە و پێت وایە تا هەڵبژاردن دەکرێت شتێکی وا ڕووبدا؟ چونکە وترێت حکوومەتەکەی عەبادی و شخصی عەبادی ئەشکەنجەی دەرونی و مادی و معنەوی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان داوەتە نا لەبەر دڵی شەقامی عێراقی و بۆ کۆکردنەوەی دوو دەنگی زیاتر. پێت وایە تا کاتی هەڵبژاردن شتێکی لەو جۆرە ڕووبدات؟ زۆر سپاس بۆ جەنابەت کاک یادگارەوە بۆ بینەرانی کورسان 24. دیارە ئەوەی هەیە بابەتەکە جدیە، بەڵێ و لە سەرجەم کۆبوونەوەکانی نێوان هەرێم و بەغدا یەکێک لە تەوەرەکان لە پاڵ تەوەری بابەتی قەیرانی دارایی و کێشەی دارایی و بودجە باس لەو ناوچانەش کراوە. یعنی بۆ معلوماتی جەنابەت وە دەمەوێت لە ڕێگای کورسان 24ەوە ڕای بگەێنم کە وەفدێکی تایبەتی بەریتانیەکان سەردانی منیان کرد لە بەغدا و سەردانی برادرانی فراکسیۆنی یەکێتیشیان کرد لە هەولێرەوە هاتبوونە بەغدا کە پێکاتبوو لە قونسڵ و شاندێکی یاوەری و لەوێش ڕاوێژکاری سیاسی سەفیری بەریتانیان لەگەڵ بوو هاتنە بەغدا. من ماوەی دوو کاتژمێر لەگەڵیان دانیشتم، باسییان لەسەر کەرکووک کرد لە ڕووی ئەمنی، باسییان لە بایکۆتکردنی پارتی کرد لە پرۆسی هەڵبژاردنەکان، باسییان لە سەقامگیرکردنی کەرکووک کرد چۆن بتوانین ئەو شارە سەقامگیر بکەین. هەڵبەتە معلومی جەنابتانە لە ماوەی دوو مانگی ڕابردوو ڕۆژانە هێرشی داعش بۆ سەر چەکدارانی عێراق بە هەموو پێکاتەکانیان بە شورتەی ئیتیحادی حەشی شعبی جێشی عێراقی هەبووە و بۆ معلوماتی جەنابتان تەکتیمێکی ئەلامی گەورە لەسەر کوژراوەکانیان هەیە. ئێمە لە ڕێگای گروپی خۆمان و کولیژنەی ئاسایش و بەرگری ڕۆژانە ئیحسایەکانمان بۆ دەنێردرێ، بەڵام ناوێرن کە ئیحسایانە بڵاو بکەنەوە. بە جۆرێک مەترسی هەیە ئەمڕۆ وەکو ساڵانی 2004 و 2005 چۆن ماڵی ئەفسەرانی عێراق دەتەقێنراوە، ئێستا ماڵی حەشتی عەشایری لە حەویجە دەتەقێنرێتەوە، گوندەکان بە شەوان ئەوانی تێدان. ئەمە وای کرد فشارێک دروست ببێ کە ئەوان بێن ئەو ماسلەی لەگەڵ ئێمە باس بکەن. کاتێکە
طرحی ئەو مۆزوعیان کرد چۆن بتوانین کەرکووک سەقامگیر بکەین. من پێم گوتن بە سەراحەت کەرکووک سەقامگیر نابێت تا ئەو کاتی ڕۆڵەکانی کە پێکاتووە لە پێشمەرگە و لە ئاسایش نەگەڕێن ئەو شارە ناکرێت تۆ خەڵکێک لە باشوور ناوەڕاست بێنی ئەمنیەتی شاری کەرکووکی پێبسپێری و خەڵکەکەی خۆی کە تەواو شارەزای دۆخی جوغرافی و ئەمنی کەرکووکە لە دەروی کەرکووک ئاوارە بێت تا ئەو کاتی پێشمەرگە نەگەڕێتەوە بەو ناوچانە استقراری اقتصادی و سیاسی لە کەرکووک نابێت و ئەمە تەنها داخوازی ئێمە نییە بەڵکو زۆر لە پێکاتەکانی تریژانی بۆ معلوماتی جەنابتان 6 ئایلەی تورکمانی سونە لە ئایلە دیارەکانی کەرکووکیان بەجێشتەوە بەرە هەولێر و ئەنقەرە دوای هاتنی حەشدی شعبی و سوپای عێراقی ئەمانەمان تێگەیاندن و دیارە ئەوانیش لەوە نیگەران و باعتیبارەوەی بە تایبەتی بەریتانیەوە لە دوای عەقدی پیڤی بەریتانیا دەیەوێت جۆرێکی وا دروست ببێ کە گرژی لە ناوچەکە دروست نەبێ بۆی ئەو عەقدە بە شێوەیەکی ئارام بەڕێ بکەن. بە هەمان شێوە ئێرانیش باعتیبارەوەی کە سوودمەندی یەکەمە تا ماوەی زیاد لە 4 مانگ نەوتەکەی تەهریب دەکرد نەک ئەوەی عەقدی هەبێ لەگەڵ وەزارەتی نەوتە ئەوەی کە ئێساش دەڕوات بەشێکی عەقدە و بەشێکی تەهریبە کەواتە ئەوانی سوودمەندن لەو دۆخە ئەوانیش لەگەڵەوەن کە دۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە. ئێمە پێمان گوتن کاک شاخەوان سەبارەت بە بەشی دووەمی پرسیارەکەم ئەوەی کە تا کاتی هەڵبژاردن شتێکی لەو جۆرە تەسەوور ئەکەن پێتان وایە پێشبینی ئەەکەن شتی وا ڕوو بدات؟ ینی ئالۆزی دۆخی ئەمنی کەرکووک و فشاری ئەمریکا و بەریتانیا لەسەر عێراق وای کرد کە عەبادی لە وتاری سێشەمی ڕابردووە باز لەوە بکە کە ڕەنگە لە هەندێ ناوچە پێویستیمان بە پێشمەرگە بێ پێویستیمان بە هەماهەنگی پێشمەرگە بێ دوای ئەوەی کە ئەو قسەی لەلایەن عەبادی کرا زۆر لە میدیا عێراقیەکان بە شێوەیەکی سلبی لە دژی عەبادی بەکاریان هێنا بەوەی کە عەبادی دیسان دەستی پێشمەرگە بەو ناوچە ڕادەکێشێتەوە. پێم وایە گەرام قسەی عەبادی لە دوای 12 بووە ئەو ڕنگدانەوەی نەدەبوو چکە لە ڕۆژی 27 مانگی سێ سەرۆکی لیژنەی ئاسایش و بەرگری سەرۆکی کوتلەی فەزیلە کە هاوکات ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگریە بە فەرمی داوایان لێکردم کە نێوانگیریەک بکەم لە نێوان حکوومەتی هەرێم و عێراق بۆی کە هاوکاری دەستگا ئەمنیەکانی عێراق بن بە تایبەتی لە منتیقەی دبست تا دەگاتە داخۆق و دووس خورمات و لە ڕووی هەواڵگریەوە ئەگەر لە شوێنێک پێویست بە ئۆپەراسیۆنێک بوو پێشمەرگە هاوکاریان بێ. من ئەو کاتیش پێم گوتن پێشمەرگە دەستگایەک نییە کە بەکرێگیرا و بێت لە ڕۆژێکە ئێوە بەکاری بێن و دوجار بگەڕێتەوە شوێنەکانی خۆی. ئەگەر ئێوە هاوکاری پێشمەرگەتان دەوێت هەماهەنگیتان لەگەڵ پێشمەرگە دەوێت دەبێ ئەو سنتەرە تەفعیل بکرێتەوە کە سنتەری هەماهەنگی کاکشاخەوان لە هەندێک سایتی عێراقی وا بڵاوکراوەتەوە کە کۆمەڵێک پێشمەرگە گەڕاونەتەوە کەرکووک و سنووری بڵین کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێمەوەی عێراق پێڵێ ناوچەی کێشە لەسەر قسەکە ئەوەیە ئەگەر بەبێ ڕێکەوتنی فەرمی نێوان هەردوو حکوومەتەکە شتێکی لەو جۆرە ڕووبدات ئایا ئەمە دیسانەوە لە بەهای قوربانیەکانی پێشمەرگە کەم ناکاتەوە؟ ینی کاک یادگار هیچ هێزێک نەگەڕاوەتەوە کاڵم هێزی وەزارەتی پێشمەرگە هیچ هێزێک نەگەڕاوەتە ئەوی شوەکو بەشێک لە بانگەشە لە دژی عەبادی بەکاردێنرێ گەڕانەوەی هێزی پێشمەرگە پێویستی بە ڕازامەندی سەرۆکی حکوومەتی هەرێمی کورسانە کە لە ئێستادا لە دوای ئەوەی کە بەڕێ سەرۆکی هەرێم لە پۆستەکەی دەستبەرداری پۆستەکەی بوو ئەو دەسەڵاتی جوڵە پێکردنی هێزی پێشمەرگە لە دەسەڵاتی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە و هیچ هێزێکی جوڵە ناکات دوای ئەوەی اتفاقێکی کۆنکریتی لە نێوان عێراق و هەرێم ئەنجام نەدرێتەوە اتفاقە تا ئێستا بەرهەم نەهاتووە و پێشمەرگە ناچێتە ناوچەیەک بەبێ ئاڵا بچێ ئەوەکو هێزێکی بەکرێگیرا و بەکاربێنێ بەداخۆیانی من ئەو هێزەی کە لە ڕۆژی 20 مانگ ئاڵیان پێداگردن لە سەیتەرەی بانی مەقان لە چەمچەماڵ ئەو کاتیش من داوام لە ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کورسان کرد کە چۆن هێزێک موچە و چەک و تەقەمەنی لەلای ئەوانە و دەچێ ئاڵای کوردستان لەسەر سیارەکانی دا ئەگرێ و ئەچێتە ناو کەرکووک وەگەڕێتەوە ئەمانە شکۆی کورد دەشکێنێ شکۆی پێشمەرگە ئەشکێنێ شکۆی دەستگا ئەمنیەکانی ئێمە ئەشکێنێنی بۆ معلوماتی جەناب تا ئێستا ئەوان ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان بۆ داواکاریەکەی ئێوە چی بوو؟ تا ئێستا من وەڵامم دەست نەکەوتە دیارە ئەو کات شەفەییان لەلایەن هەندێ برادرەوە ئەوە باس کرا کە ئەو هێزە تاکلایەنە نەچووە بەبێ ڕەزامەندی ئەنجومەنی ئاسایی چونکە ئەنجومەنی ئاسایشی هێزێک ناجوڵێنێ بەبێ ئەوەی کە بەبێ ئاڵاوە بەبێ ئیتیفاقێک وەک باسم کە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق بەڵام لەبەرەوەی کە پەرلەمان لە ئێستاە زیاتر ڕۆڵی پەرلەمانی کوردستانە بە تایبەتی لیژنەی ناوخۆ و لیژنەی پێشمەرگەی پەرلەمان دەبێ
بۆ ئەو مەبەستە لێکۆڵینەوە بکەنەوە هێزە چۆن ئاڵای کوردستانیان پێداگرتن لە کاتێکا موچە ئیمتیازاتیان سەر بە حکوومەتی هەرێمە ئەمانە دەبێت پەرلەمان لێکۆڵینەوەی لەسەر بکە بۆیە هیچ هێزێکی پێشمەرگە نەچوەتەوە ناوچەکانی دەروی هەرێمی کوردستان و نابێ شکۆی پێشمەرگە بشکێنرێ ئەو ترسەی کە هەیە لە لای سوپای عێراق و دەستگا ئەمنیەکان بەرامبەر پێشمەرگە دەبێت و ترسە بمێنێ تا ئەو کاتی بەکردار پێشمەرگە دەچێتەوە ناوچەکانی پێش 2014 لەکوێ بوونە کە لە لەیلان و دەست پێ دەکات دەسڵێتەوە بۆ سنووری دووبز هەردوو لیوای 1 و 2 وەزارەتی پێشمەرگەی لێبوو. کاک شاخەوان هەر سەبارەت بە شەقامی عێراقی یعنی ئەوەی فشارێکی زۆر لەسەر حەیدەر عەبادیە کە هەنگاوی لەم شێوەیە نەنێت تا هەڵبژاردن تەواو بێ. بۆ نمونە پەرلەمانتارێکی یاوپەیمانی دەوڵەتی قانون لە ڕاگەیەنراوێکە ئەڵێت ینی لە یەکێ لە سایتە عێراقی معتەبەرەکان بڵاوکراوەتەوە ئەڵێ گەڕانەوەی پێشمەرگە بۆ ناوچە کێشە لە سەرەتەکان بەڵگەی بێدەسەڵاتی و لاوازیەکی گەورەی حکوومەتی بەغدادە بەنە سواڵێ واڵێت کە نابێ عەبادی و نابێ هیچ لایەنێک ئەمە قبول بکەن. قسەکەی من ئەوەیە مەترسیەکانی سەر کەرکووک و چواردەوری سەبارەت بە هەبوونی داعش و جوڵەی داعش و ئەوەی کە باس لەوا کرێت لە زۆر ناوچەی کەرکووک و دووسخورمات و شەوان هیچ هێزێکی عێراقی لێ نییە و بەدەست داعشەوەیە. مەترسیەکە هێندە گەورەیە کە گوێ بە هەڵبژاردن نەدەن و چاوەڕێنەکەن ئەم 45 ڕۆژە و یەکسەر هێزی پێشمەرگە لەوێ جێگیر بکەن. یعنی کاگیادگارەگە بەبیرت بێت لە ئۆپەراسیۆنی عێراق بۆ سنووری حەوزی حەمرین تا دەگاتە حەویجە هیچ ڕوبەڕووبوونەوەیەک لەگەڵ داعشە ئەنجام نەدرا لە کاتێکا بەپێی هەموو زانیاری هەواڵگیریەکان لێبەردەست ئێمەیا بوو 2000 چەکداری داعش لە دوای ئەوەی کە شەرگات و ئەو ناوچانە گیراوە لەلایەن حکوومەتی عێراقەوە لە حەوزی حەویجەیە کۆبوونەوە بە قەزا و ناحیەکانی زاب و عەباسی و ڕەشاد و ڕیاز. بەڵام لە هیچ ڕوبەڕووبوونەوەیەک لەگەڵ داعشا ڕووی نەداوە هیچ کوژراوێکی داعش بەجێ نەبا. ئەمە خۆی لە خۆیە جۆرە گومانێک دروست بوو ئەوەی کە لە پشت داعشە نێوانگیریەکی لە نێوان داعش و حکوومەتی عێراق دروستکرەوە بۆی ڕوبەڕووبوونەوەیەک لە نێوان ئەوان و سوپای عێراق و حەشی شەعبی دروست نەبێت تا ئەو کاتەی بەبێ ماندی بوون بێنە سنووری پێشمەرگەوە ئەو پلانە شەڕانگێزیەی کە لە دژی کەرکووک و خەڵکی کوردستان ئەنجامیاندا بەکاری بێنن. بۆیە ئەو هێزەوەکو خۆی مابەوە هەندێکیان گواسرانەوە بۆ بابلین باکووری دووسخورمات و لەوێ ناوی تریان لێنان بەڵام هەر هێزەکەی داعش بوو و شەوان ئێستا جادەی سەرەکی بەغداد کەرکووک لە ژێر مەترسیایە ئەوانەش هەر بۆ خۆی جۆرێکە لەو گەمەیەی کە دەکرێت لە دژی خەڵکی ئێمە بۆ نمونە بە بیانووی ئەوەی کە داعش لە ناوچەی داخوق و دووز مەترسین هێزێکی تری حەشی شەعبی هێنراوەتەوەی کە ئەو هێزە زیاتر بۆ ئەوەیە لە 12 مانگ بەکار بهێنرێن بۆ ئەوەی کە بۆ مەسائلی تەزویر لە ئینتیخابات و ڕێگریکردن لە کورد لە هەندێک لە ناوچەکان دەنگ بدا و من بە بەڵگە لە لامە 3300 عائیلەی جرفە سەخر هێنراوە بۆ کەرکووک بۆ ئەوەی لێوێ دەنگ بدەن. ئەمە لەلایەکەوە بۆ ئەوەی ڕێژەی سونە لە بابل کەم بکەنەوە و لەلایەکشەوە بۆی ڕێژەی عەرەب لە کەرکووک زیاد بکەن. ئەم پلانانە هەموو پێشتر لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە دروست بوو دراسە کراوە ئێستاش تا 12 ئایار کۆمەڵی پلانی تر هەیە لە دژی کەرکووک و ناوچەکانی تر ئەنجامەدرێ. ئەمە دەکات کە ئێمە بایکۆتی هەڵبژاردنەکانمان کرد پێشتر ئەم زانیاریانە هەبوو کە نیەتی ئەوان بۆ کوێیە بۆیە هەر لێرەوە لە ڕێگای کوردستان 24 داوا دەکەم بۆی کە ئێمە بابەتی گەڕانەوەی پێشمەرگە بۆ ئەو ناوچانەوە بابەتی ئیستحقاقی ئینتیخابی ئێمە لە دەست خۆمانەوەکو کورد من پێم وایە کورد باشترین کارت ئەوەیە لە ئێستاە بایکۆتێک ڕابگەینە تەواوی لایەنە سیاسەکان لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بە تایبەت لە کەرکووک لەبەر ئەوەی ئەگەر ئێمە بایکۆت بکەین ئەو ترسەی ئەوان ئەمێنەوە دەزانن ئێمە کە اعتراف بە نەتایجەکەشی ناکەین ئێمە ئەم جارە بەپی هەموو پێوەرێک ئەوان بە شێوەیەک بەشدار انتخابەکەن کە کورد کورسیەک یا دوان زیاتر نێنێ دابەزین لە 8 کورسی بۆ کورسێک یا دوان ئەمە شکستە بەڵام بایکۆت ناکات شکست. تۆ گەر بایکۆتت کرد لە هەڵبژاردننی داهاتوە دەتوانی سوقلی خۆت بێنیتەوە کە وەزعەکە ئاسایی بێتەوە بچی هەمان ڕێژەی جاران بێنیتەوە ئەگەر تۆ ئێستا 2 کورسی بێنی بوونی نەتایجی ئەمریکا و بریتانیا کە لەگەڵ وەزارەتی ناوخۆ و پێشمەرگەی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان کۆبوونەوە دوایەوە سەردانی ئێوەیان کرد لە بەغداوە وتت من 2 کاتژمێر 2 سعات لەگەڵیان دانیشتوم. قسەی ئەوان چی بوو لەسەر بایکۆتی پارتی لە کەرکووک پێیان وابوو هەنگاوێکی باشە یاخود هەنگاوێکە بە زیانی کورد دەکەوێتەوە؟ یعنی
ئەوان داوای هۆکارەکەیان کرد هۆکاری بایکۆتکردنی پارتی بۆ هەڵبژاردنەکان ئێمە پێمان ڕاگەیاندن کە ئەو دۆخەی لە کەرکووکێ دۆخێکی سەپێنراوە دۆخێکی بەسەربازکردنی ئەو پارێزگایە و بە هیچ شێوەیەک ئێمە قبول ناکەین ئەو دۆخە بەو شێوەیە بڕا بەو شێوە ناتەبیعیە کە وەسائیل یاخود ئەو هۆکارانەی کە بەکار دێنرێن لەلایەن پارتە سیاسەکان بۆ بانگەشەی انتخابی بە شێوەیەکی سەلیم ناتوانین بەڕێوەی بینێنی بۆ نمونە ئێستا ئێمە تقریبا 40 ڕۆژمان ماوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن تا ئێستا هیچ بارەگایەکی پارتی دیموکراتی کورسان نەکراوەتەوە ئێمە وەکو حزبی تر قبوڵیەوە ناکەین بارەگایەکی بێشکۆ و بێئاڵا لە کەرکووک بکەینەوە تا ئێستا هیچ بارەگایەکی ئێمە نەکراوەتەوە بارەگای پارت و لایەنە سیاسەکانی تریش وەکو سەردەمی بەعەز ئێمە لە سەردەمی بەعسی چاپارتی دیموکراتە کارتۆنیەکەمان هەبوو بارەگای لە شەقامی ئەتڵەسی کەرکووک بوو بە هەمان شێوە ڕێگای پێنادرا ئاڵای کورسان هەڵبدا ئێستا دۆخی کەرکووک بە نسبەت پارت و لایەنە سیاسی کورسانەکان وەکو پێش 2023 وەکو سەردەمی بەعس باشە ئەگەر ئێستا ئێمە بەشداری لە پرۆسی سیاسی لە کەرکووک بکەین بۆ ئەو کات لە سەردەمی بەعس بەشداریمان نەکرد کە دۆخەکە هەمان دۆخە بۆیە پێمان گوتن کە دەبێ و دۆخە چاک بکرێتەوە ئەوەشمان پێگوتن بە سەراحەت کە گەنجەکانی ئێمەی کورد تا هەتایە ئەم سەبر و تەحمولیان نابێت کە خەڵکێک لە جنوب و ناوەڕاستەوە بێت لەسەر ڕاشکای وەڵامی ئەوان ئاواری شاران بن ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان لە خارجی ئێستا وەڵامی ئەوانتان پێڵم پێیانم گوت کە ڕۆژە لە ڕۆژان ڕەنگە لە دەرەوەی کۆنتترۆلی پارتە سیاسەکان واتە پارتیوێکی لایەنەکانی ترە و گەنجانە دەیان وەسیلە بەکار بێنن بۆ ئەوەی کە ناوچەکەیان ئازاد بکەنەوە ئەوان داوای ئەویان کرد کە دان بە خۆماندا بگرین هەولی جددی ئەدەن بۆ ئەوەی کە سنتەری هەماهەنگی مەرکەز تەنسیق دروست بکرێتەوە لە نێوان بەغدا و وتیان ئێمە کار بۆەوە دەکەین بۆ ئەوەی کە هیچ نەبێت دامەزراوە نەوتیەکان بە سەڵامەتی بمێنێ زیاتر تەرکیزیان لەسەر ئەو فەقەرەیە دەکردەوە و هەولی ئەوادەن کە دۆخەکە ئاسایی بکرێتەوە هەر ئەو فشارانەی ئەوانیش بووای لە عەبادی کرد کە ئەو تەسریحە بدا هەفتەی ڕابردوو کە ڕەنگە لە ناوچەیەک لە ناوچەکان پێویستیان بە پێشمەرگە بێ و ڕەنگە هەمانگیان لەگەڵا بکەن بۆ پاراستنی ئەمنێتی ئەو ناوچانە کاک شاخەوان دەنگۆیەکی ئەوە هەیە کە پارتی لەگەڵ لایەنێکی غەیرە کوردی کەرکووک ڕێکەوت بێت و بۆ کاتی هەڵبژاردن داوا لە لایەنگرانی خۆی بکات دەنگ بن بەو لایەنە بە فەرمی و بە ڕاشکاوی پێم بڵێ هیچ شتێکی لەو جۆرە هەیە؟ من دەمەوێت لە ڕێگای کەناڵەکەی جەنابتانەوە ڕوون بکەمەوە دیارە لە 1-2 پۆستی کەرکووک ئەوە بڵاو کراوەتەوە کە من کاندیدم لەسەر لیستی یەگرتو ئێمە پارتی دیموکراتی کوردستان حزبی سێبەر نیمان تا بڕۆین لە ناو لایەنێکی ترا خۆمان کاندید بکەین کاتی وەکو پارتی بڕیاری بایکۆتە دەین حتمما دراسەیەکی قولی ئەو بابەتە کراوە دۆخەکە دراسە کراوە پارتی بە هیچ شێوەیەک بەشداری پرۆسی هەڵبژاردن ناکاوە هیچ کاندیدێکی لە ناو هیچ پارتێکی سیاسی لە کەرکووک دانیەوە ئەگەر بیاوێ کاندید بکە و کاتە خۆی بەشداری هەڵبژاردننی دەکردوە و پارتێکە مۆڵەتی هەیە و لە زۆر لە پارێزگاکانی عێراقا هەڵبژاردن ئەنجامەدا بۆیە نە من کاندیدم و نە پارتی هیچ کاندیدێکی هەیە لە کەرکووک لە ناو هیچ پارتێکی سیاسیە. باشە مەبەستمەوە پرسیارە بکەم پارتی دیموکراتی کوردستان هەر لە سایتێکی عەرەبی ئەمە عێراقی بڵاوکراوەتەوە کە پارتی دیموکراتی کوردستان بەنیاز نییە هیچ پەرلەمانتارێکی ئێستا یا پێشووتری دووبارە کاندید بکاتەوە تەنها کەسێکیان دوان نەبێت ئەم هەواڵە تا چەندە ڕاستە؟ طبعا ئەو هەواڵە ڕاستە دیارە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان لەسەر بڕیاری جەنابی سەرۆک ئەوانەی کە دوو خول بوو ئەندام پەرلەمان بوون بۆی ڕێگا بۆ خەڵکی نوێ ئەوە بکەن بۆ خولی سێم خۆیان تەرشیح نەکەنەوە بەڵام بۆ ئەوانەی کە خولێک بوون بۆ خولی دووەم ینی بۆ نمونە من سەرۆکی لیستی پارتی بووم لە کەرکووک تا ئەو کاتەی کە بڕیاری بایکۆتماندا کاندید کرابوومەوە دوو برادێری تریشمان کاندید بوون بۆ پۆستە ئەوەش هەردیسان بڕیارێکی حزب بوو بۆ ئەوەی کە خەڵکی نوێ بێتەوە هەندێک لە هەواڵانی ئێمە لە ئەندامانی پەرلەمانی ئێمە خۆیان ئارەزویان نەبوو کە خۆیان کاندید بکەنەوە بۆیە بابەتەکەی فشارێک نەبوو یان ئەوەی کە نابێ ئیلا خۆت کاندید بکەیتەوە بەڵکو زۆریان خۆیان ئارەزووی خۆ کاندیدکردنەوەیان نەبوو. بەڵێ کاک شاخەوان ینی لەو کاتەی لە پێشەکێکەش ئاماژەم پێدا لەو کاتەی کە پێشمەرگە دەستی کرد بە جەنگین لەگەڵ داعش زیاتر لە 1050 کیلۆمەتر پێشمەرگە بەرگری تیا کرد و ئەی پارەست و شەهیدی تیادا قسە زۆر لەسەرەوە هەیە ینی نزیکی 2000 شەهید زیاتر لە 10,000 بریندار دیل ونبوو چەندینی تر هەبوو بەڵام کاتێک کە
چەکدارانی حەشدی شعبی دێن ئەبینی ئەمریکا و بریتانیا ئەگەر گڵۆپی سەوزیشیان هەڵ نەکرد بێت بۆیان ئەوە بێدەنگیان لێ کردووە وەکووە وترێ لە کوردەواری گوێی خۆیان لێ خەواندووە و لاریان نەبووە لەوەی لەوێ بن ئایا دیسانەوە پێشمەرگە مەترسی ئەوە نییە ببرێتەوە بۆ ناوچانە شەڕی داعشیان پێ بکرێتەوە و دواتر پێیان چۆڵ بکرێتەوە وەچی بکرێ بۆی ڕێگری لە شتێکی لەو جۆرە بکرێ طبعا من بۆ جەنابتم باس کرد هەتا ئیتیفاقیەک نەکرێ وەکو جاران ئێمە نەچینەوە سەنگەرەکانی خۆمان بەشداری هیچ ئۆپەراسیۆنە ناکەین و دوات جار بگەڕێنێ ئێمە ئالەتێک نیمان بەدەستی عێراقەوە تا ئێستا پێشمەرگە حرەس ئەقلیمەوە لەلایەن سەرۆکایەتی هەرێم کە سەرۆکایەتی هەرێم نەماوە لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و حرەکەی پێدەکرێت بۆیە هێز ئێمە ناچێتەوە ئەو شوێنانە تا ئەو کاتەی کە بە فەرمی ئیتیفاقێکی فەرمی لە نێوان عێراق و ئەوانە دەکرێت و دەمێت کاگیادگار ئەو بابەتە بڵێم ئێستا ینی ئەمە لەگەڵ بەریتانیەکانیش باسمان کرد مستحیلە کە سوکاری ئەو شەهیدانەی کە گیانی خۆیان لە پێناو کەرکووک و دووز و داقوق بەخت کرد ڕێگە بدەین ئەوان لە دەرەوە لە هەولێر و سلێمانی ئاوارە بن و خەڵکێکی تر بێت لە کەرکووک پاکتاوی نەژادی و ڕەگەزی لە دژی خەڵکی کورسان بەکاربێنێ بۆیە ئێستاش دەڵێم گەڕانەوەی ئێمە پەیوەستە بە یەکڕیزی و یەکدەنگی خەڵکی کورسان هەتا ئەو تانکەرانەی لە کەرکووک بە ئاسوودەی بگوازرێنەوە بۆ ئێران پێشمەرگە ناگەڕێتەوە بۆ کەرکووک کەی مەترسی لەسەر تانکەرە نەوتەکان بوو ئەو خەڵکانەی کە لە پێناو تانکەرە نەوتا کەرکووکیان فرۆشت و ئەو خەڵکانش کە هاتنە کەرکووک و بەشدار بوون لە پلانەکە مەبەستم دەوڵەتانی ئەقلیمی هەر لە پێناو نەوتەکەیە بوو بۆیە هەر کات مەترسی گواستنەوەی نەوتی کەرکووک کرا بۆ دەرەوە مەترسی هەبوو لەسەر ئەو تانکەرانە ئەو کاتە خۆیان داوای پێشمەرگاکەن بگەڕێنەوە تا ئەو کاتە دەبێت ئێمە هەموو هەوڵێکمان یەک بخەین و دەبێت بۆ گواستنەوەی ئەو نەوتەش دەبێت ئێمە ڕێگر بین لە گواستنەوەی نەوتی کەرکووک بۆ ئێران تا ئەو کاتەی هێزەکانی پێشمەرگە دەگەڕێنەوە بۆ ناوچەکانی خۆیان و ئەو نەوتە بەناو خاکی کورسانە دەگوازرێتەوە بۆ ئێران دەبێت ئەم مەسیجانە بە هەموو لایەک بگەێنرێت ئێمە بە مقاومەت بە بەرگریکردن بە خۆڕاگری خەڵکی کوردستان توانیمان بەو مقاومەتەی لە پردێکرا و لە مەخمور و لە سحێلا و لە ناوچەکانی ترکرا پێشڕەویەکانی عێراق ڕابگرین و بۆ معلوماتی جەنابتان نیەتی ئەوان زۆر خراببوو نیەتی ئەوان تەنها کەرکووک نەبوو بەڵکو ئەو پلانەوە بوو کە کوردستان پاک بکرێتەوە لە پێشمەرگە لە حکوومەت شتێک نامێنێ بەناو حکوومەتی هەرێم بەڵام ئەو مقاومەتە ڕێگەی لێگردن چۆن ئەو کات بەو مقاومە ڕێمان لێگردن دەبێ هەمان ڕۆحی مقاومەتمان تیابێ بۆی بگەڕێنەوە شوێنەکانی خۆمان باشە پرسیارێکی دیکە کە وەکو ڕاگەیاندن کارێک پرسیارە لە لای من ینی سعد الحەدێسی وتەبێژی حکوومەتی عێراقی ئاماژە بەوادا کە هێزی پێشمەرگەی کوردستان بڵین هێزێکە یاخود بەشێکە لە منزومەی ئاسایش و بەرگری حکوومەتی عێراقی و لەلایەن حکوومەتی عێراقیەوە سەرپەرشتی ئەکرێ و فەرمان وەرەگرێ ئایا یعنی ئەم هەواڵە ڕاستە هێزی پێشمەرگەی کوردستان لە ئێستادا فەرمان لەوان وەرەگرێ یان شتێکی لەو جۆرە نییە و بڵین تەنها بۆ شەقامی عێراقی ئەم قسەیەکەن من هیوادارم ئەو قسەی ئەوان بۆ ئەوە بێکە ڕێگە خۆش بکەن بۆ گەڕانەوەی پێشمەرگە و ئەو احراجەی کە لە بەردەم عابادیە نەمێنێ وإلا لە ڕووی واقعات بە چه حەقێک باس لە پێشمەرگە دەکەی دەڵێ بەشێکە لە منزومەی دیفاعی عێراقی گەر تۆ بەشێکە لە منزومەی دیفاعی عێراقی دەبێت حقوق و ئیمتیازاتی پێشمەرگە کە ساڵانە لە موازنە تەزبیت دەبێت بەڵام پابند نابێت پێوەی لە بەپێی یاسای ژمارە 37 ساڵی 2007 تا دەگا بە ئەمڕۆ هەموو یاسای موازنە حقوقی پێشمەرگەی تیا تەزبیت کراوە و نەدراوە ینی زۆر کەس باس لەوە دەکا کە عێراق دەڵێ من حقوقی پێشمەرگە دەدەم لە چوارچەوی و هێزەوشکانەکانی عێراقا 17 هێزەوشکانەکانە دەم بۆ معلوماتی جەنابەت ئەو هێزەوشکانیانەی کە لە موازنەی سیادیە لە عێراق بودجەی بۆ تەرخان دەکرێت تەنها هێزەکانی وەزارەتی بەرگری نیە 200,000 هێزەوشکانەکانی وەزارەتی بەرگریە 140,000 حەشی شعبیە کە حەشی شعبیش هیچ هێزێکی ئاسمانیان نییە هێزێکی دەریاوانیان نیە ئەوش دەچێتە پاڵ ئەو هێزەوشکانی عێراق 580,000 پۆلیسی عێراق لە وشکانەکان دەژمێردرێنەوە موچیان لە سیادیە جگە لە پۆلیسی ناهری ئەوانی تر هەموو پیادین و هێزی وشکانین بۆیە ئەگەر ئەو هێزانە تەواو کۆ بکەیت و نزیکەی 700,000 هێزی وشکانی لە موازنەی سیادی عێراق وەکو پیاوی ئەمنی و سەربازی موچیان پێدرێ باشە ئەو بابێ ئەم حیسابی تەواوی هێزە وشکانەکانی خۆی بکەم بە 170 ئەوان ڕازی ئێمە پێوەی پابندین و هەر ئەمەش وایە کە لە مناقەشەی بەڵێ بەڵێ بمبورە کاتم یەک خولەکم ماوە کەمتریش کۆتا پرسیارم پرسیارێکی گشتیە
ئێوازانن یاسای بودجەی 2010 عێراق لە وەقاعی عێراق بڵاو کراوەتەوە ئێستای تر ئەبێ وردە وردە بچێتە بواری جێبەجێکردنەوە بەڕێز دکتۆر فواد معسووم سەرۆک کۆماری عێراق سکاڵای تۆمار کردووە و ئاماژەی بەوە داوە کە 14 سەرپێچی لە یاسای بودجە بوونی هەیە جبوری شەڵێت دکتۆر فواد معسووم مافی ڤیتۆی نییە لەسەر بودجە بە کورتی و بە کوردی هیچ هیوایەک ماوە بۆ ئەوەی مافی زیاتری کورد لە یاسای بودجە جێ بکرێتەوە یاخود تەواو بەو شێوەی هاتووە وا جێبەجێکرێت زۆر بە کورتی سوپاس دەکەم. طبعاً کاگیادگار لێرە ڕێگان پێ بداوەکو کەسێک کە ماجستێرمێ لە بواری یاسا لە ڕووی یاسایەکەوە قسە بکەم ئەوەی کە هاتووە لە دەستور تهدید کراوە کە سەرۆک کۆمار تەوقیع لەسەر بودجە دەکا باسی لەوە نەکرێت کە مافی ڕەتکردنەوەی هەبێ و ئۆتۆماتیکیان ئەوە تەفسیر کراوە گەر تەوقیعش نەکا مدەقانەکەی تێپەڕی دەبێتە بودجە ئەگەر تۆ باسی ڕەتکردنەوەکەی حەقی ڕەتکردنەوەی نییە ئەگەر تانەت لە بڕگەکانی هەیە ئەوە دەیتوانی سکاڵا لە محکەمەی اتحادی لەسەر بڕگەکانی بودجە بکە نەکەوەی کە تەوقیع نەکرێت تەوقیعکردن شتێکە و سکاڵاکردن لەسەر ناوەڕۆکی بودجە هەم سەرۆک کۆمار دەتوانێت بیکەوە هەم سەرۆکی فراکسیۆنە کوردستانەکان باعتیبارەوەی مخالفەی دەستوری لە هەندێک لە نصوصی موازنەکراوە دەیانتوانی لە محکەمەی اتحادی شکات بکەن بەڵام ئەوەی ڕەتکردنەوەی بودجەکە پێم وایە ئەو تەفسیرە دەستوریە ئەوان کە پیان وەرگردووە تەفسیرێکی سەلیمە دەسەڵاتی سەرۆک کۆمار ئەوەیە کە تەنها تەوقیع بکات دەسەڵاتی ڕەتکردنەوەی نییە بۆیە ڕۆیشتن بۆ دادگا سکاڵاکردن لەسەر فەقەراتەکانی ئەو لە ڕووی یاساییەوە دروستە و دەکرێت کاری پێ بکرێت. کاک شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پارلەمانی عێراق و پارلەمانتاری کەرکووک لە پەرلەمانی عێراق سوپاس بۆ ئەو کاتەی کە بە ئێمە و بەبینەدانت بەخشی سوپاس بۆ زانیاریەکانت. زۆر سوپاس بۆ جەناب. بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات سوپاس بۆ هاوکارانم لە سلێمانی لە هەولێر تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێک خۆش.